هاوڵاتیانی خۆشەویست، ئەو باڕدۆخەیەکەوە ئێستا تێیدا دەژین باڕوودەخەکەکەوە هەموو جیهان تێکەوتووە. ڕێگەگرتن لە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆنا جەنگێکە کە ئەبێ مرۆڤ تێیدا سەر بکەوێ لە پێناومانەوە لە ژیان. باشترین چەکیش بۆ سەرکەوتن لەم جەنگە مانەوەی ئێمەیە لە ماڵەوە. بۆیە با بەیەکەوە هاریکاری دام دەستگا پەیوەندیدارەکان و حکوومەت بین لە پێناو پاراستنی گیانی یەکتر بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. دەستوری ناوی خودێ هیڤیامەش خودەیەک و ئەف نەخۆشیە و ئیرۆ جیهان و هەموو دنیا و تایبەت کوردستانشی تێرا دەرباز دەبێت ئەبداوی بێتن الوێ دەرێ یەفەرە سەر هەموو خەلکێ پێگەریێ ئەبوان ڕێنمایە بکەتن ئەو ڕێنمایەت حکوومەتە هەرێما کوردستانێ دانای ڕاستیش بەرپاراستنە خەلکی لایە، ڕاستیش بەرپاراستنە مرۆڤاتی و وڵاتیە، چونکی ڤایرۆسێکی دژوارە گەلک پێیا تێتا بەڵاو بدن یەفەرە سەر هەموو خەلکێ پێگەریێ وان ڕێنمایە بکەتن خۆپسترێت ماڵە خۆدا. خۆتان دانیشن زنجی بخۆن عاقل بن. من نامویستم وتابیم لە ماڵ دەمێنمەوە و ناچمە یاری پابەندە بووم بە ڕێنماییەکانی حکوومەت و وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. ماڵاتی نزار حسێن عەزیزکانی بۆتی داوا لە دۆست و برادران دەکەم کە ڕێنماییەکانی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بن لە ماڵەوە دەرنەکەون. مەسەلەیەکی پیرەمێردان هەیە دەرێن هەبوو نەبوو کەس لە خودای گەورەتر نەبوو. منیش بۆتان دەڵێم لە ماڵەوە دەرنەکەون هیچمان پێ نابڕێ. ئیشەڵا لەو ڤایرۆسە دوور دەکەوینەوە. زۆر سوپاس بۆ هەمووتان. جژمان پیرۆز دەکەین و هەروەها پابەندی ڕێنماییەکان دەبین و ناڕۆینە دەرێ خۆمان دەپارێزین لە ڤیرۆسی کۆڕۆنا و هەروەها گیانی هاوڵاتیەکانمان ناخینە مەترسیەوە. ناڕۆینە دەرێ کە دەستخۆشیەک بێ بۆ هێزی ئەمنی و دکتۆر و پزیشکەکان. جێژنەتان پیرۆز بێت. سەلام هاوڕێیانم، نەرمین ئەحمەدی هیوادارم بۆ پێشوازیکردن لە نەورۆز لە نێو ماڵەکانتان بمێنین و پایبەندی ڕێنماییەکان بن. ئیرادەتان بەش بێ بۆ بەرگەربوونەوەی کۆڕۆنا بە هیوای بەهارێکی جوانتر.